ئەزیزان وەکو دەزانین هەریەک لە ئافرەتان و پیاوان تەبیعەتی جیاوازیان هەیە، سروشتیان جیاوازە، سایکۆلۆژیان جیاوازە و هەریەکێکیان بە شێوازێک ڕەفتار دەکەن و دەربڕینیان هەیە. یەکێک لەو بابەتانی کە زۆر جار لەناو خێزاندا و بەتایبەتیش لە نێوان هاوسەراندا دەبێتە گرفت و لێکتێنەگەیشتن جیاوازی هەستی دەربڕینی هەستی خۆشەویستیە لە نێوان ئەم دوو هاوسەرەدا بۆ پێی کە پیاوان بە شێوازێکن و ئافرەتان بە شێوازێکن. جا بۆ زانینی ئەوەی کە ئێمە چۆن بزانین کە هەر یەکێک لەمانە دەربڕینی خۆشەویستیان چۆنە و زۆر جار بۆ ئەوەی ئەمە دەبێتە هەڵە لێ تێگەیشتن لە ناو خێزاندا ئەگەر بێت و ئێمە بەرامبەرەکەمان بناسین و بزانین ئەم کەسە لە سروشتیدا چۆنە ئەو کاتە ڕەنگە دووچاری هەندێک گرفت نەبینەوەەوە ئەو گلەیانی کە لە نێوان هاوسەراندا دەکرێت کەم ببێتەوە. بەوردی باسیێن بابەتە دەکەین بزانین کە دەکرێت ئەو جیاوازیە چۆن بێت و دەکرێت چۆن لێک تێگەیشتن لە نێوان هاوسەراندا دروست ببێت. باسیێن بابەتە دەکەین بە میوانداری دکتۆر پێشڕەو حەمالی ڕاوێژکاری خێزانی کە لەم تەوەرا لەگەڵمانایە. کاک دکتۆر بەخێر بێ. کاک دکتۆر، دەربڕینی هەستی خۆشەویستی لە ناو هاوسەراندا دەبێت چۆن بێت؟ بەنای خۆی گەورە مهرەبان، سپاس و ستایش بخوا کە دەرفەتیان ئەم کاتە لە خزمەتی بەڕێستان و بینەرانی عەزیزا بین. سپاس بۆ بینەرانی بەڕێز کە ئەم کاتە زێڕینەی خۆیان بە ئێمە بەخشن. طبعاً پێش ئەوەی ئێمە بڵێن ئەم سیماتە هەبێ، پێویستیمان بەوەیە ئایا خۆشەویستی چەندێک حزوری هەیە و ئەکرێ بە چیرۆکێکیش داغڵ بم لەمام. خۆشەویستی لە ژیانی خێزانەکانە 3 ساڵ بەردەوامی هەیە، 3 ساڵی یەکەم بەردەوامی هەیە. ئەگەر خۆراکی پێ نەدەی، ئاوی نەدەی، بژاری نەدەی، ئەمە ئۆتۆماتیکیان کەمە بێتەوە نامێنێ. یعنی بەردەوام پێویستی بە ئەبدێتکردن و تازەکردنەوەی ئەم خۆشەویستیە. قسەیەکی تر هەیە لەوەی کە چیرۆکێک هەیە ئەڵێن جارێکیان 3 پیاوی ڕیشسپی هاتن یان لە دەرگای ماڵێک، یەکیان ناوی سامان بوو، یەکیان ناوی سەرکەوتن بوو، یەکیان ناوی خۆشەویستی بوو. وتیان بە خاوەن ماڵەکەیان وت بە خاتوونی ماڵەکەیان وت کە برسیمانە. وتی پەلە مەکەن با بچمە ژوورەوە لە ماڵەوە ڕاوێژێ بکەم لەگەڵ هاوسەرەکەم و مناڵەکەمە، بزانەکن کامتان تەشریف بێن یا ڕێگە ئەدرێ کە بە ڕێزانتان بێنە ژوورەوە. هەڵە کاتێک کە چوومە ماڵەوە لەگەڵ هاوسەرەکەما گفتوگۆم کرد بە هاوسەرەکەم وت چێ بێت؟ ئەوتی بەڕای من با سامان بێتە ژوورەوە. ئەگەر سامانمان هەبێ ئەتوانین سەرکەوتووە بین و ئەتوانین خۆشبەخت و خۆشەویستیش لە ناو ماڵمانە زیاد دەکا. خانمەکە وتی با سەرکەوتن بانکەین. ئەگەر سەرکەوتنمان بان کردە ژوورەوە ئەو کاتە خۆشەویستیشمانە بێت و سامانشمان دەسەکەوێت، چونکە لە ڕێی سەرکەوتنەوە دەستمانەکەوێت. هەڵە کچێکی نەوجەوانی هەبوو، پێی وتن وتی دایکە و باوکە بۆ ئێمە خۆشەویستی بانگ نەکەینە ژوورەوە؟ ئەگەر خۆشەویستیمان بانگ کردە ژوورەوە ئەو کاتە ماڵمان لە ڕووی معنەویەوە ساماندارە بین و سەرکەوتنەکانیش بەدەستێنین. ئەڵێ دایکەکە هەر ڕۆشتەوە دەرەوە، پێی وتی مامەی ڕیسپی کە تۆ ناوت خۆشەویستیە تۆ وەرە ژوورەوە. ئەڵە خۆشەویستی هاتە ژوورەوە، یەکسەر سامان و سەرکەوتن بەشان بەشانی هاتن ژوورەوە. وتی خۆ من ئێوەم نەوت بێنە ژوورەوە، ئێوە بۆ هاتن. وتی ئاخر ئەگەر هەر ماڵێک تۆ داوای خۆشەویستیت کرد، ئەگەر خۆشەویستی لە ناو هەر ماڵێکا بێ سەرکەوتن و سامانداریشی تیا بێ. ئەگەر داوای سامانت کردای بە سامانە هاتە ژوورەوە، داوای سەرکەوتنت کردای بە سەرکەوتن هاتە ژوورەوە. کەواتە هەموو ماڵێک پێویستی بە خۆشەویستیە. خۆشەویستی ئاوێتەبوونی یەکترە. ئەم خێزانە پێکەوە هەستەکانیان مەشاعیرەکانیان بۆ یەکتر دەرەبڕن. ئەکرێت لە ڕووی سایکۆلۆژیەوە پیاوان جیاواز بیر بکەنەوە لە خانمان و خانمان جیاواز بیر بکەنەوە لە پیاوان. ئەگەر تێبینی یەکەین ئێمە قسەیەکمانەیە خانمان بەگوێ ئەگیرێن، پیاوان بە چاوە گیرێن. یعنی پیاوان عمل و کردارە بینن، دەربڕینی خۆشەویستیەکانیشان بە عمل و کردارە، بەڵام خانمان پێویستیان بەزارە. ئەو ساتە وەختەی کە من وا تەسەورەکەم گرفتی ئێمە جاری وایە لەما دروسە بێ، من وا تەسەورەکەم لە تێڕوانینی خۆمەوە، چونکە پیاو دائیمە لای چەپی بەسەریعتر ئیشەکە کە مەنطقە و عەقڵە زاڵە بەسەریا،
ومسائلی تۆکمەیی ئەمانە زاڵە بەسەریا ڕێک بەم بیرکردنەوە مامەڵاکە و ئێوێ خێزانەکەشی هەروە بیرکاتەوە. خانمان لای چەپیان ئیشەکات بۆ ئەوەی یەکەم جار و هەر پرسیارێکت لێکا بەلای چەپ پرسیارەکەکە چاوەڕێی ئیسینتاج و وەڵامەکەی بەلای چەپ وەریگرێتەوە. چاوەڕێی ئەوە کە چونکە عاتیفە داخڵەتیایە مەسەلەن هەر نمونەیەک بێن مۆ لەسەر ئەم قەنەفەی ئەگەر پیاوێک بێتە ئێرە دابنیشێ لەگەڵ خانمێکە خانمەکە دەسێنێ بە قەنەفەکە ئەڵێ لە ڕووی چەنە نەرمی و ناسکی و جوانی ئەم قماشە ئەم قەنەفەیە بیر لەم دیزای ناکاتەوە. پیاویش لە منطقەیە بیر لەکات یەکسەر بیر لە بزانم تۆکمەیە بیر لە تۆکمەیی ئەوواکاتەوە و ئەگەر وابێ پیا و تەسەوری وابێ خانمان چۆن بیرەکاتەوە ئەگەر بزانم چۆن بیرەکاتەوە لەوە تەفاسیلی ئەوێ ناعیمی ئەوێ بەلای چەبی ئیشەکات لای چەبی یەکسەر بەکارێنێ ئەمە یەکسەر من بۆم ئاساییتر مامەڵاکەم هەر ئەم نیعمەتەیە خوابەخشیوێتی بە خانمان کە بتوانێ ئیدارەی ماڵ و مناڵ بکە و ئەو نیعمەتەشە خوای گەورە بەخشیوێتی بە پیاوان کە قەوامەی جێبەجێ بێت و ببێتەوەی کە ئەبێ نەفەقە و کامل لە ئەستۆی پیاوە بێ. کاکتۆ نمونەیەکی زۆر جوانە باس کرد بۆ هەر لەم قەنەفەیە کە باس کرد تا چەند جوانە تا چەند ئاوایە کە بەو سروشتە بمێنێتەوە واتە ئافرەت زەخت نەکات لەسەر پیا و کە بەو شێوازە هەست بەو قەنەفە بکا کە جوانە و ڕەنگی جوانە و نەرمە و ئەوەیە هەر بەو تۆکمەی خۆی جوانترەکە هەوڵەیە ئەو شتە تۆکمەتر بێ هەوڵەیە کە بەرگەی زیاتر بگرێ. یەکێک لە تایبەتمەندیە جوانەکان بریتیە لە یەکێک لە زمانەکانی خۆشەویستی ئەوەیە هەر یەکەیان تایبەتمەندیەکی جیاوازیانەیە. ئەم تایبەتمەندی جیاوازی پیاوان لەگەڵ خانمانە تەواوکاریە و هیچیان لە پیاوان و لە خانمان گەورەترین زمانی خۆشەویستی بریتیە لەوەی هاوسەرەکەمم قبول بێ وەکو ئەوەی کە هەیە هەوڵ نەیەم بۆ گۆڕینی. ئەمە تایبەتمەندیەتی جا لەما یەک تایبەتمەندی ترم پێ ئەڵێ ئەکرێ شتەکان هاوبەش بن لەگەڵێکە بەڵام کامیان لە پێشترە کامیان لە دواترە ئەمە گۆڕانکاری بەسەرایەنێ. مەسەڵەن بۆ نمونە پیاوان دەرەجە یەک لەلایەن احتیرامە ڕێزگرتنە دووەم ئێحتیمامە بەڵام خانمان یەکەم ئێحتیمامە دووەم احتیرامە معادلەکان پێچەوانەیە عەکس بێتەوە و بە هەردووکیان جوانکاریەک تەواوکەن بۆ ژیانی خێزانی. پیا و پێویستی بە احتیرامە ئەدنای احتیرام کەمی لای کەمی احتیرام بریتیە لەوەی کەمی ڕێز کە هەم لە ئولفەتە هەم لە ڕەئوفیەتیە بێت بریتیە لەوەی هاوسەرەکەی خۆی قبول بێ وەکو ئەوەی کە هەوڵ نایە بۆ گۆڕینی. مەقامی بەرزتری احتیرام بریتیە ئەوەی بە تەعزیزە و بە ئەعتیزازە و بە فەخرەوە یعنی شکۆمەندیانە مامەڵە لەگەڵ هاوسەرەکەی بکە. هەستکەم کە هەموو جارێ هاوسەرەکەی هاتەوە لەبەرەوەی خاڵی یەکەم احتیرامە لەلای هاتەوە هەستەکە وەکو ئەوە میوانێک هاتبێتەوە بۆ ماڵەوە چۆن ڕێز لە میوانەگری بەو ڕێزاریانە مامەڵی لەگەڵاکەی و بە پێچەوانەوە ئافرەتان یەکەمین شتیان گرنگ بەلایەنەوە بریتێ لە ئیحتیمام تا چەندێک گرنگی پێەیە گرنگی پێدان بە کارەکانی بە ئیشەکانی ناوماڵی حتا لە کاتی نەخۆشیەکانیە. ئێمە مشکلەکانمان لەوەی ڕەنگە لەم زمانە حاڵی نەبین کاتێکم زۆر ئەمە حاڵەتشمان بەسەرایە کاتێککە هاوسەرەکەم نەخۆش ئەبێ پێمەڵێن نەخۆشم یەکسەرچم سەلاجەکەکەم و حەبێکی بۆ بەکاربێنم پێویستی بەوە نییە پێویستی بە احتیمامە پێویستی بە احتیضانە پێویستی بەوەی گرنگی پێبی لە ئامێزی بگری دەست خەیتە سەرشانی هاوسۆزی بۆ دەربڕی بۆ نەخۆشیەکەی بەس بەمە چارەسەرە بێ. ئێمەش یەکسەرچین دەرگای سەلاجەکەکەن پاراستۆڵێ بخۆ ئیشی ئەو پێویستیەکەی چییە؟ پێداویستیەکەی ئەو بریتیە لەوەی گرنگی بەم بەو نەخۆشی کە ئەوەیەتی ئیحتیمامی پێ بم. کاکتۆ سروشتی پیا و پێچەوانە حەزەکە ئیحتیمامی پێ بدرێ حەبەکەی بۆ بێنی ینی بەدەمیەوە بی زیاتر خزمەت بکرێوانە پیا و پێویستی بە عەمەلەکەیە ڕاستە یەکسەر ئەوێ کردەوەکە ئەبینەیە خێزانەکەی کە ئەڵێ هەستەکەم تام لێ هاتووە هەستەکەم گەرمم یەکسەر حەبی بۆ بێنە پەرداخاوەکەی لەگەڵا دابنێ پڕۆیەک دابنێ بڵێ ئەمە بخرە ناوچەوانە فێنک بێتەوە پیا ئەم کردەوانە ئەبینێ بەس ئافرەت پێویستی بەو مەشاعیر و ئیحساسەیە بۆی دەربڕی. ئەگەر تەئسیلی ئەمە لە قورئان و سونەتا زۆر زۆرە ئێمە یەکسەر مێشمانەچێ بۆ لای گریچاپمان ئەڵێن زمانەکانی خۆشەویستی لە وایە توش وردەکاریەکەم لەگەڵ
قسەی پێغەمبەر سولەیمانە کرد لەگەڵ کە پێڵێن بەڵقیس مەلکەی سەبا، یعنی جوانترین نمونەیە پێمان ئەڵێ قورئان ئەمە خەسڵەتەکانی ئافرەتە، ئەمە سیفەتەکانێتی. یەکێک لە تایبەتمەندیەکان طبعاً ئەمە هودهود دوا کەوتووە کە دوا کەوتووە سولەیمان پێغەمبەر سولەیمان عەلەیهی سەلام بڕیاری بۆ دەرەکات، بڕیارێکی بۆ دەرەکات بۆ دوا کەوتووە سزادرێ عقوبادرێ. لە دەرەنجامی ئەوەی کە سزادرێ ئەگەر بەڵگەیەکی مەزبوطی پێ نەبێ، وەرە بەڵگەکەی خۆت خەرە ڕوو، کە بەڵگەکەی خۆی خاتە ڕووی یەکەمین شتەڵێ من ئافرەتێکم بینی مەلیکەیە طبیعی، بەڵام ڕێک پێمانەڵێ ئەفەرمێ وەئوتیتە كل شيء، هەموو شتێکی هەیە. یعنی ئافرەتان حەزیان لە کۆمەڵێک شتە وەلەها عەرش عەظیم، عەرشێکی عەظیم و گەورەی هەیە، یعنی موت و مرواری و مجەوهراتێکی زۆر لە عەرشەکەیە هەیە و دیزاینی ناو عەرشەکەی دیزاینێکی زۆر جوانە. پێغەمبەر سولەیمان ئەمە زمانی خۆشەویستی ئافرەتانە، ئەزانێ زمانی ئافرەتان حەزی لە موت و موری و مجەوهرات و ماڵ و تەسمیم و دیزاین و ئەمەیە. هەستەکە پاوەرێکە هێتی، هەستەکە قوتێکە هێتی، بەڵام ئەزانەیە کە چی زۆر کاریگەری بەجێڵێ بۆ ئەو. ئەفەرمێ وەرە ئەی هودود، ئێمە نامەیەک ئەنووسین ئەگەر وانە بێ سزا ئەدرێ، بڕۆ ئەم نامەیە بەرە بۆ کێ؟ بۆ مەلیکی بەڵقیس کە بەڵقیسی پێوترێ، بۆ مەلیکی سەبا. نامەیەکی تا ئەنووسێ بڕۆ لەو شوێنەی کە شوێنی ئەوە تۆ فڕیە خوارەوە، نامەکە فڕایەتە خوارەوە بەڵقیس ئەیکاتەوە. یەکەم شتێک بۆ خانمان وشەکان کاریگەریەکی عەجیبیان هەیە، هێزێکی جادووییان هەیە، وشە بۆ هەموو مرۆڤەکان بەتایبەتر خانمان، بەڵام ئێمە پیاوانی زۆر ڕەزیلە لەو مەوزوعە. یەکسەر ئەفەرمێ وئینەه من سولەیمان وئینەه بسم الله الرحمن الرحیم، پەیامێکە یەکسەر ئەوەندە سەرنجڕاکێشە بێ بۆی ئەوەندە کاریگەرە بێ یەکسەر قەومەکەی کۆکاتەوە، ڕاوێژیان پێکە ورن هێزی وشەکان ئەوەندە کاریگەر بووە، دوو دەستەواژەی لە سولەیمانەوە معرفەی خۆی کردووە. وئینەه بسم الله الرحمن الرحیم، بە بەهێزترین وشە، بەهێزترین دەستەواژەی بۆ بەکارهێنا کە بسم الله الرحمن الرحیمە. ئەم دەستەواژە بەهێزە کاریگەری لەسەر بەڵقیس دروستەکە، ڕێک قەومەکەی کۆکاتەوە. طبعاً لێرە خاترێکی جوان هەیە، ئینسان کە یەکەم جار لە دایکە بێ بۆ بانگە درێ بەگوێیە. هەموو مرۆڤێک وشەکان هێز و کاریگەری عەجیبیان هەیە لەسەری، لەبەرەوەی یەکەم ئەعزا لەش ئینسانە کارە ئەبێ گوێیە، لەبەرەوە بێ بەهێزترین وشە بدرێ بەگوێیە کە بانگە. وحتى بسم الله الرحمن الرحيم بسم الله بۆ سونەتەکە لەم مەوزوعە دوور نەکەومەوە، مەبەست لە کاریگەری وشەکانە ماسار و ئیمەتۆ هاتۆ تاقیکردنەوەیەک لەسەر ئەم وشەیەکە، لەگەڵ پەرداخی ئاوە هێنێ، ئەم پەردا ئاخە ئاوە قسەی ناخۆشی بەرامبەرەکە، گەردیلەکانی تێکەشکێ، مەدح و ستایشێکە کێکی لە زمانە خۆشەویستەکان، ڕێک و پێک گەردیلەکانی جوانە بێ، تاقی کاتۆ بسم اللهی لەسەر ئەڵێ، سەیرەکە گەردیلەکانی هەر هەمووی وەکو کریستاڵی لێ ئەنووسێ The Message from Water، کتێبێک ئەنووسێ بۆ ناوەوە رسالة من الماء، لەبەر ئەوەی ئەوەندە کاریگەری هەیە ئەو شانە. و بسم الله الرحمن الرحیم ژێکێکە لە بەهێزترینەکان. یەکسەر زۆڵەیخا قەومەکەی ئەفۆن بەڵقیس قەومەکەی کۆکاتەوە، ئەڵێ ئێوە چی؟ ئەڵێن ئێمە ڕامان وایە پیا و یەکسەر لایەنی چەپیشەکە عەقڵ و مەنتیق، ئێمە هێزێکی زۆرمان هەیە، ئەتوانین هەر دوژمنێک هەر کەسێک یا هەر داگیرکەرێک بیەوە داگیرمان بکە ئەتوانین ڕوبەڕووی ببینەوە، بەڵام شتێک ناخی جۆڵانەوە. من واتە سەورەکەم ئێمە ئەگەر بێت و هەر مەلیکێک یابێتی بەسەر قەومێکە تێکیشکانوە و ڕیشسپی و پیاو ماقوڵەکانی زەلیل کردووە، ئێمە بۆی ئەمە نەکەین. خۆی ئەچێ چیەکە؟ یەکێکی کە لە زمانەکانی خۆشەویستی لای خانمان پێویستی بە دیاریە، لە بوعدی خۆیەوە ئەڵێ با ئێمە دیاری بنێرین بۆ پێغەمبەر سولەیمان. دوو بوعدی تایە، بوعدێکی حکمت و قیادی تایە، ئێمە دیاری ئەنێرین ئەگەر فعلەن مەلیک بێ بەم دیاری و ئاڵتور و مجەوهراتانە سەرسامە بێ وازمان لێنێ، هەر جارێکین بێت دەمی چەورەکەینەوە.
بەڵام بۆعدەکەی تری ئەوەیە لە تێڕوانینی خۆیەوە لە بەرەوەی خانمان حەزیان بە دیاریە با دیاری بەرین. دیارێکی زۆرە نێرن بۆ پێغەمبەر سولەیمان. پێغەمبەر سولەیمانیش دیارەکان بۆ نێرێتەوە ئەفەرمێ ئەوە ئێوەن بە دیاری دڵخۆشن. یعنی ئافرەتان بە دیاری دڵخۆشن. ئەمە زمانی دووەم لەوە بۆی تۆژینەوەی ئەڵمانی هەیە ئەڵێ لە 166 ئافرەتان حەزیان بە دیاری بەرجەستە کراوە. لە 114یان حەزیان بە وشەی ناسکە. لە 120یان دیاریەکانیان حەز بە هونەری ماوەڵەکردنی پیاو ئەکا کە لەگەڵ خێزانەکەی ئایکا. زۆر باشە دکتۆر ئەو هەڵە تێگەیشتانە چینکەوا دەکات هاوسەران بیر لەو بکەنەوە کە ئەسڵەن بەرامبەرەکان ئەوی خۆش ناوێت. بەڕای تۆ یەک زمانێکی خۆشەویستی تایە لە سولەیمانە ئەمیش دەتبێنم یا ئاسایی ئەنجا بچ بەسەرەوە بابەتە چونکە شتێکی زۆر تایبەت بوو لەلام کە تێڕامانێکی لەگەڵ قورئانە سێریکی خۆی باڵا دەست ئەم وردەکاریەی باس کردو بەڵام گرنگەوەی ئاوا بەجە کوچەنابێت ورد بکرێتەوە بووی ئێمە تەفەکوری لێ ناکەین. ڕاستە یەکێک لە نمونونەکانی کە بمبوریکە پرسیارەکەم گەڕامەوە سەر سولەیمان چونکە چێژم لێ بینی هەر لە قسەی سولەیمانە کە خوێندمەوەلەوە کە قڕائی قورئانمان کردەوە. یەکێک لە تایبەتمەندیەکانی تر دوای ئەوەی کە مجەوهراتەکان ئەنێرێتەوە و دیارەکان ئەنێرێتەوە بۆ مەلیکەی بەڵقیس با بڵێین. بەڵقیس ئەم جارە بڕیارەیە کە خۆی بێت چونکە وشەکان ئەوە هێز و کاریگەری لەسەر بەجێهێڵاوە کەواتە ئاگادار بین وشە کاریگەری لەسەر خانمان بەجێهێڵێ لەگەڵ دیارە. سێهەمینیان بریتیە لەوەی یەکسەر پێغەمبەر سولەیمان کە خەبەرە بیسێت طبعا بە حدودی تۆ جۆ بگرە بزانێکە چیە خەبەرەکەم ببێنەرەوە. دوایی کە بڕیار ئەیان مەلیکی سەبە بێ بۆ لای پێغەمبەر سولەیمان سوپرایزی بۆ بکە چی عەرشەکەیم بۆێنێ چونکە ئافرەتان بە سوپرایز زۆر ئاسوودەن. یەکێکی ترە لە زمانە خۆشەویستیەکانی لەگەڵ سوپرایزەکەی بۆێنێ داوا ئەکا کێ بە زووترین کات سوپرایزەکەی بۆێنێ نەکەرە سوپرایزەکەی و خۆی جوانتر ئەی ڕازێنێتەوە و ڕێگە و مەکانەکەشی بۆ ئۆکا بە شوشەیەک داوا بۆی بکەن بە شوشەیەک بەژێریە ئاو بڕوا هەتا قسەیەکەیە لەسەرەمە. ئافرەت ئەوەندە زۆر مهمە بەلایەوە کە یەک جاری سێیەم کە با بڵێن زمانی خۆشەویستی سێیەم کە یەت کە ئەبینێ ئێحتیمامەکەشی تایە کە پێغەمبەر سولەیمان ئێحتیمامی پێیاوە عەرشێکی جوانی بۆ ڕازاندۆتەوە لە عەرشەکەی خۆی نزیکە و بەو هەموو متومواری و با بڵێن ئەو هەموو مجەوهرات و ئاڵتون و زێڕی کە هەیە بۆی ڕازاندۆتەوە ئیضافەتەن بە ئەوە زەمینە سازیەکی تری بۆ کردووە کە شوشەیەکی داناوە و قاچی هەڵەکە واتە سەوڕەکە قاچی بچێتە ناو ئاوەکە. کەواتە ئەمە بە ئێماڵێ خانمان حەزیان لە ممتەلەکاتی ناوماڵیشە. پیاو تەداخل نەکات لەم شتانە. خانمان حەزەکە گۆڕانکاری لە ناو ماڵەکەیە بکە ئیتر کارم نەبێ بەوە چونکە تەفسیلیە لەوەی کە حەزەکات هەموو ئەو شتانە چاوی هیلاکە بێ. ئەم قەنەفەی وایە بەو خانمە بێ هەفتەیەکی کە ئەگەر مەسەلەی دیزاینی ئیستۆدیۆکە نەبێ حەزەکە بیگۆڕێ ئەم دوانیان بێتە ئێرە مە بخاتە ئەوێ. ئێمەش پێشنیارمان کرۆ بەس بە قسەیان چاوتێ یەکێکە لەو ئافرەتان حەزی لە ناو ماڵەکەیەتی حەزەکە گرنگی و ئیحتیمامەیە بە ماڵەکەی بۆی پێغەمبەر سولەیمان ئەزانەیە کە ئافرەتان ئیحتیمام بە ماڵەیەن ماڵەکەی وا بۆ ئەڕازێنێتەوە جاریکە سەرسامە بێ و سوپرایزیشی بۆکە کە ئەویش تایبەتمەندیەکی زۆر جوانە لە قورئانە کە یەکەم جار سوپرایز پێغەمبەر سولەیمان بووە بۆ مەلیکەی سەبەئی کردووە. هەنجا پرسیارەکەتمان هەڵە تێگەیشتنەکان بۆی کە هاوسەرێک وا هەست بکە هاوسەرەکەی خۆشی ناوێت. مشکلەکە لەوایە لە بیرکردنەوەی یەکترەوە بۆ ئەو بیرەکەینەوە نیەتەکانی ئەوە خوێنمەوە. گرفتم لەوایە من واستەکەم ئافرەتان زۆر کات ئەم پرسیارە لە پیاوانەکەن منت خۆشەوێ ئێوە تەئکیدی کاتەوە بەس ئەوێت تەئکیدی کاتەوە هاوسەوزێکی بۆ دەربڕێ ئەوێ وشێکی ناسک ئەمیش دەڵێ ئەی تۆم بۆ خۆش ناوێت تۆم بۆ خۆش ناوێت من یعنی لە کۆڵکردنەوە. کاکتر بۆ ئیزافی ئەوە شتێکی پێکردناوی لە سوشیال میدیا خانمێک لە هاوسەرەکەی پرسیارێکە مێڵێ بەخوا خۆشمەوەی تۆم خۆشێ ماڵی باوکتم خۆش ینی بۆ شێوازە ئەزانێت ئەو پرسیارە چیانی خانمان دەیکەن. دکتۆر ئەگەر ئیزافی قسەکانیەوە تەواویکەی بەڵام شتێکی دیکە هەیە سروشتی وەکو خۆت ئەنی ئاماژت پێکرد سروشتی پیاوایان ێستا ئێمە پیاوین و ئەو هۆنیاش لێرە
خوشمانەوە لێرە دانیشتووە کەمتر ینی ئەتوانی ئەو وشانە دەرببڕێکە بۆ هاوسەراکەی بۆ خانمەکەی بۆ خوشکەکەی تەنانەت هەستی خۆشەویستی خۆ زۆر جارمەژ نیە تەنها لە ناوسەرانی شابێ خوشک و دایکوانە ئەمە بوونی هەیە ینی شتێکە لە ناخیا ئەوە ئەکە وەکو خۆتە کردداریە ڕێگەیەگەیە بتوانێت هیچ ناکەمێک وەکو ئەوە بێت کە خانمەکەی ئەوێت یەکێک لە تایبەتمەندیەکان بریتە لە کاتپێدان بە خێزان کاتم پێ ئەکرێ خۆشەویستی لە قۆناغێکە زمانی دەربڕینەکەم وشە بوو بێ بە زەقی بەڵێ لە دەستگیراناری ئەمە زۆر زەقا لە دوایە ئەمە نامێنێ کەمە بێتەوە ئەکرێ ئەمە بکەینەوە بە کاتپێدان جارێکە وە کاتپێدانی یەکێک لە ناو سیماتی کاتپێدانەکە نەگەوەی من لە ماڵەکاتدا ئەنیشم من بە تابلێتەکەی خۆم و مەشغوڵ بم بە کۆمپیوتەرەکەمەوە بە کتێبێکەوە مەشغوڵ بم ئەمە کاتپێدان نییە ئەمە تەرمە ئەگەر گونجاو بێ حضوری نییە لە ماڵەکە بەس جەستە هەیە بەڵام کاتپێدان ئەوەیە کە لەگەڵ یابم ئەو ساتە وەختەی سادەترین نمونە کە کاتێک ئەچمەوە ماڵەوە چێشتێک لێنێ دەستێکە خەمە سەرشانی تەچێک بەکارێن مەسەلەن گریمانەیەک دەستخۆشیەکی لێکم سەری ماچەکەم خۆمە ئەکرێ بۆ خوشک دایکم پیکەمە بێت دەسی ماچەکەم یەکێکە لەو تایبەتمەندیانەی یعنی زۆربەی کات بەڕاستی ناوێرم لە بەرنامەشتی ئەم قسەی بەڵام سەیری پێغەمبەری خواکە ساڵ سەلەم زۆرترین کاتی بەخشیەوە بە خێزانەکانی لە کاتی نیوەڕۆ بەدواوە کە نیوەڕۆ بووە یەک کەس نەچۆ سەردانی کردو ئەم کاتە کاتی تایبەتی خێزانێتی لە دوای نوێژی ئیشاوە هەتاوەکو ئەو کاتە ئیتر ئەفەرمێ بخەون و بمێننەوە کاتی تایبەتی خێزانە ئێمە هەرچی سەردانەکانمانە لەو کاتەوە دەست پێکەین و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەما زۆرێک لە میکانیزمانی بەکارهێناوە کە یەکێک لە میکانیزمەکان بەریەککەوتنە جارێ لە هەمووی مهمتر ئەوەیە بزانم کامەیان زمانی یەکەمی خۆشەویستی خێزانەکەمە من ئەمە بناسم کە ئەمە مناسی ئەگونجێ زمانی یەکەمی خۆشەویستی خێزانەکەم بریتی نەبێ لەوشە بریتی بێ لە ئامێزگرتن بریتی بێ لە دەستلێدان بریتی بێ لە دەستگرتن ئەکرێ هی کچەکەم بریتی بێ لە دەستگرتن مەسەلەن یعنی سەیری کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ هەر کاتێک کە فاتیمە هاتووە بۆ لای کە تەشریفی ناوەتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەبەر یاساوەتە سەر پێ ناوچەوانی ماچ کردووە و دەستی گرتووە بردوێتی لە پەنای خۆیەوە دای نیشانووە لە فەرموودێکە فەرمێ دەستی فاتیمە ماچەکە فاتیمە دەستی ئەو ماچەکە کە علمیە نووسە دەست ماچکردن لوبی خۆشەویستیە ئەکرێ ئەمە بەکاربێنم هەر بۆی ئەمەش هاتوۆتە ناو کەلتوری ئێمە بەبێ بزانین سونەتیشە دەست ماچکردنی کە چیتە خوازبێنی بۆ ماڵک چییە ئەڵەی دەست ماچکردنە یعنی لوبی خۆشەویستی کرۆکی خۆشەویستی بریتە لە دەست ماچکردن کەسێک پێشتر کەسێکمانە بینی مامۆساکەی بینی یەکسەر دەستی ماچە کرد لە ناو پیاوە بەتەمەنەکانمانە هەبوو لەگەڵە گەیشتن بە یەک دەستی یەکتریان ماچە کرد ئەوی دەستی زیارەتەکەم وانە بوو ئەسڵی ئەمە لە سونەتا بۆ کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەستی فاتیمەی گرتووە دەستی ماچ کردووە فاتیمە دەستی ئەوی ماچ کردووە ها لەمسە دەستی گرتووە ئەکرێ من بزانم خێزانەکەم بەچی یەکێک لەم زمانانە هەیە ئەکرێ بەس لە دەستلێدانە زۆرێکم هەیە حتا دەستلێدان لە ناوچاوانی دەستلێیان لە ناوچاوان بۆ مناڵیش و بۆ خێزانیش ئیحساس بە ئارامیەکە قەلەق و تەوتوری نایەڵێ دڵ ڕاوچێ نایەڵێ بۆ ئەو کاتی پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه و سلم کە منداڵەکەت نەخۆشە بێ یا شوێنێکت نەخۆشە بێ ئازارێکت دەبێت دەستی پیا بێنە سوورەتی فاتیحای بەسەرا بخوێنە ئەم لەمسە کە ئەیێنی بەما ئیحساس بە ئارامیەکەی ڕاستە کاک دکتۆر بۆچی زۆر لە توێژینەوەکان توێژەران ئاماژە بەوە دەکەن کە ینی لە باو باپیرانیشمان ممکنە زۆرێک لە زەواجە سەرکەوتوەکان ئەوە بووە کە کتوپڕ بۆ زەواجەکە ینی خۆشەویستیان نەکردو پێشاو سەرگیری چەند ساڵێک پێکەوە ببن و ئەوە بێت ینی ممکنە مدەتێکتریان ناسیب یا خزمەتیان شتێک سەرکەوتوترە لەوەی کە چەند ساڵێک ئەم دوو کەسە لە پەیوەندی خۆشەویستیا بن. طبعا علمیان ئەم بابەتە ئەگەر بکرێ لەوە لە فرسەتێکی ترا باز لەوەی کە پێش چوونە پرۆسەیە سەرگیری توێژینەوەکان پێمان دەڵێن ئەو کەسەی ئەگەر وا تەسەوور کە ئەم خانمە و ئەم پیاوە
پێشتر تەعارفێکی درێژخایانیان هەبێ باشتر و سەرکەوتوترە بن پێچەوانەیە هەڵەیە لەبەر ئەوەی دائیمە ئەم خانمانە لەگەڵ پیاوانە بە ماسکی مامەڵە ئەکەن ڕووپۆشێکە دواتر کە دەرئەکەوێ ئەم ڕووکەشەکە لەگەڵ ناخاوانی لەگەڵ ژیانی ڕۆژانە گرفت دروستەکە کتێبێکی زۆر جوان هەیە ئەڵێ یەکەم تەعارفە دووهەم تەئالوفە سێم تەکاتوفە لە سێ مەراحیلە لە مەسەلەی زەواجە ئەمە بۆ پێش چوونە پرۆسی هاوزەری ئەڵێ ئەختەر مەرحەولە بریتە لە مەرحەلەی تەعارف لە پێشترە تەعارفەکە ئەوە بۆ کۆمەڵێک سیمات و خەسڵەتیان هەڵبژاردووە بەرمەبنای چی کۆمەڵێک خەسڵەتی جوان لە ناوم خانەوادەیە و پەروەردەکەی وە خودی ئەم خانمە ئێستا دنیایەکی بمبورن دنیایەکی ڕۆکەشگەراییە بەس ئیش ئەم دنیا ڕۆکەشگەراییە پوچگەراییشە بەس لە هەموو بڕیارەکانمان لەسەر ڕۆکەشە و دواتریش ئەم ڕووکەشە مامەڵەیەکە کەم هەموو جارێک قسەیەکە کە مەڵم ئەگەر لە پەنجەرەوە بچیتە ژوورەوە لە دەرگاوە چیتە دەرەوە بەڵام لە دەرگاوە ڕۆشتیتە ژوورەوە احترامت لێژیرێ ئەخریتە لای سەرەوە و گرفتەکە لەوایە پێشتر ئەمە سیفەتەکانیان بۆ دووهەم ڕووبەری هاوبەش زۆر بۆ لە ناو خێزانەکانە کە ئێستا ئەمە نەماوەتەوە یەکێک لە ڕووبەرە هاوبەشەکان کاتپێدانیان بۆ بە یەکتر ئەم کاتپێدانت دائیمە لەسەر سفرەکان کۆبوونەتەوە بەیەکەوە خێزانەکان بڕیار بوو ئەو کەسێک کە نانیش ناخوا بێتە سەر سفرەکە بەڵام پەروەردەی سەر سفرەشمان نەماوە ئێستا لە ماڵەکانە هەموومان وەکو ئەو تەرمێکە لە سەرەتاوتم وا مامەڵاکەین حضورمان هەیە بەڵام حضوری پەروەردەییمان نییە حضوری معنەویمان نییە بەس حضوری فیزیکیمان هەیە جستەییمان هەیە لە ناو ماڵەکەین ئەمە وای کردو من کاتم نییە لەگەڵ ماڵ و مناڵەکەمە وە کات بە خێزانەکانمان ناین و ئەو کاتە یەکی ئەکرێ کۆمەڵێک سیفاتی جوان هەبوو بێ کۆمەڵێکی ئێستا جوانترە ئەگەر جێبەجێ بکرێ خانمان دوور لێک خانمان و پیاوان کە لە کاتی نووسنا دوور لێک ئەنووسن خۆی مە خەلەل بوو حتا لە ڕووی هینەوە ئەفەرمێ ئەگە تێبینی ئەوە بکەی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم علی کوڕی ئەبی طالب ئەفەرمێ کە کاتێک هەجری خێزانەکەش دەکەی نابێت لە ماڵەکە بێت دوور نابێت لە ماڵەکە دوورکەوێتەوە کاتێک علی کوڕی ئەبی طالب ماڵەکەی چۆڵ کرد کە کێشەیەکی لەگەڵ فاتیما بوو ڕۆژ لە مزگەوت هەڵیسان قم یا ئەبەت توراب هەستە بڕۆ ناو ماڵەکەی خۆت بۆ ئەوی بەریەکەوتنێکی ترتان هەبێ بۆ ئەوی نزیکیەکە بێ لە یەکترا ئەم نزیکیە لە مەسافەی 50 سانتیم کەمتر لە یەک بن دڵەکان بۆ یەکتر کەمەندەکێشە بێ و بۆیە زۆربەی کاتێ ماڵین لە کاتێک لە زمانی خۆشەویستیە ناوێنەی لە کاتێک لە بژانەوەی خێزانیە ناوێنەی ئەڵین لە نزیک یەک دابنیشن کاتێ لەسەر سفرە دانیشن بە خانمان و هاوسەرەکانیان قاچیان جستیان بە یەکەوە بنووسێ کاتێک کەتانەوە متابعی بەرنامەیەکی خێزانی ئەەکەن لە نزیکی یەک بن کاتێک کە سەیری درامایەکەکەن لە نزیکی یەک دابنیشن بۆ هەموو ئەمانە ئەو مادانە دەرەکا کە ئینسان ئێحساس بە بەختەوەریەکە مادەی ئەندرۆفین ئەکسۆتۆسین دەرەکا کە ئینسان ئەو پەرهێز بە سەعادەتەکە هەموو ئەمانە ئەگەر تێبینی کە لە ناو سیرا زۆر واریدە خاتو عایشە ئەفەرمێ کاتێک کە ئەحباش هاتن لە ناو مەدینای یاریانە کرد ئەچوو چیە کرد ئەیویست زمانی جەستە یعنی جەستەی بەریەکەوتنی فیزیکی زۆر بێ لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەرخاتە سەر شانی مبارەکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕوومەتەنێ بە ڕوومەتیەوە دووسێ معنای تایە یەکێک لە معناکانەوەیە کە ئێوێ بە هەموو ئافرەتانی تر بڵێ کە عایشە تایبەتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمە یەک دووەم ئەم ئیحساسە دەرونی پێڵێ هەر لەما من ئەتوانم لە ئێستا بۆ ئەوی ئەمە زیاتر تۆخکەمەوە لەو شوێنانەی کە خانمان ئەڕوات پێکەوە هاودەمی بم زۆری پێخۆشە خانمان کاتێک کە ئەچێتە بازار هاوسەرەکەی لەگەڵ هەبێ کاتێک کە ئەبینە خۆی بە تەنیا بازاڕەکە ژن و مێردێکی بینە پێکەوە بازاڕەکەن و دەستێکیان گرتووە هەست بە غوربەتێکی خۆی ئەکاست بێ قوڵیشی کا بە پیاوەکە بڵێ ها فڵانە کەس ئەو هەن تۆ ئاویت ئەگەر لەگەڵ پیاوەکەیان ڕۆشتن شان بەشانی یەک مەسەلەکە لەو هینان نییە مەسەلەکەەوەی هەست بە بوونێکی کۆمەڵایەتێکە هەست بە پاوەرێکی کۆمەڵایەتێکە لەگەڵ مێردەکەی بازارکردنی کردووە مارکێتێکی کردووە وەڵا پرسیاری من ئەوەیە تا چۆنێک تێگەیشتن لە
کەسی بەرامبەرمان وا دەکات کە ئەم ماڵەت یەگەیشتە نەبێ بۆی کە ئافرەتێک هەمیشە گلەی بکە هاوسەرەکەم خۆشەویستیم بۆ دەرنابڕێن ئەو تا بە پێچەوانەوە هاوسەرەکە بێزار بە لەوەی کە بڵێ ئەم ئافرەتە هەمیشە تەکیدم لێکاتەوە پێم بڵێ تۆ کە تۆ منە خۆشەویاننا ئەمە چۆن چارەسەرەکرێن لەو هاوسەراندا چارەسەرکردنەکەی بەوەیە پیاوان مبادرە دەست پێ بکەن کاتە بێ هەردوو لا قوربانێک بخوان بن یەکەم هاوسەرەکەم قوبول بێ ئەمەوەکەوە من ئەزانم پیاوەکە حەزی بە چییە حەزەکە بە احترام گرتن حەزەکە ڕێزی لێ بگیرێ بە شکۆمەندیانە باس بکرێت لە شوێنانوانە ئەو کاتێ خانمان بەم تەکنیکە زۆر بەسیتە خانمەکە کاتێک کە ئەچێ بۆ ماڵەوە بۆ ماڵ باوکی ڕوا تەلەفۆنێکی بۆکەم بەس هەواڵپرسینی یەکەم بەس ئێمە کە چۆ ماڵی باوکیڵن خێنا لە ماڵی باوکێتی تەلەفۆنێکیش ناکەین بەس ئەو کاتە هەست بە بوونی خۆیە کاتر وردە وردە ئەمانە کەمە بێتەوە کاتێک تەلەفۆنی بۆکەی دەنگ و باسە چۆنە لە حواڵێ برسید هەری ویستومە پێت بەڵام خۆشمەوێت بەس بۆ حواڵپرسین کردووە لەگەڵ ڕەفیقەکانیان ڕۆشتووە تەنیا هەرەوەندەی پێڵم دەنگ و باسی چۆنە تەندروستیتان مەسەن جەوەکەتان هیوادارم کاتێکی زۆر خۆش بەسەر بەرن ئیتر ئەمە هەست ناکە بەوەی کەمە نییە ئێمە دائیمە ئەمر و نەهیەکەین کەیتەوە چەندێکە تەواو بووی تەواو نەبووی ئەم پرسیارەکەی بزارە ئەم پرسیارانەکەین یەکسەر تەلەفۆنەکە یەکسەر تەلەفۆنێک پرسیار ئەڵێ لەبەرمە چۆنەوە یەکسەر ئەو پرسیاری لێ کردووە ئەمیشوە ئەگەر ئەم حاڵەتەی دووبارە کردەوە ئیتر وردە وردە خانمانە پرسیارە نامێنێ چونکە بۆ تۆ ئیظهاری مەحەبەتی خۆتی بۆ دەرەبڕی هەستەکە فعلەن لە ناو خانەوە دەکە کە چۆ ماڵی باوکی یەکێکە لە موقیفانە زۆر مهمە ئێمەی پیاوان و خانمانیش ئەم دوو هەردووکیان ئەم سیفەتە بکەن چەند شیرینە کاتێک کە ئەچیتە ماڵی خەزورانت دەستخۆشی لە خەزورت و لە خەسووت بکەی لە دایکی خێزانت دەستخۆشیتان لێ یەکەم من زۆر سپاسانەکەم کە ئێوە ئەم کچەتان بەخێو کردووە پەروەردە کردووە قوڕەتی عینتان بە من بەخشیوە بزان هەست چ بەبوونێکەکە ڕاستە کاک دکتۆر پرسیارێکی دیکە بکەین و بیکەینە کۆتایی بەرنامەکەمان و پیاوانش عفەن قسەکە وایە پیاوانش بەعکسەوە خانمان بچێتە ماڵی خەزورانی بەڵێ پێڵێ ئامۆژنی پێڵێ بە خەسووی بە هەر شتێک زۆر سپاسانەکەم کە ئەم کوڕەتان وا پەروەردە کردووە کە ئیسا هاوسەر و هاوژینی منە سایە و سێبەری منە زۆر کەمام بیکەین بە کەلتورێک بۆ هەموو کەلتورە نەگونجاوەکان جێبەجێەکەین لە خێزانەکانە بەس ئەو کەلتورانەی کە ژیان نەگەڕێتەوە بۆ خێزان ئاسوودەی یەگەڕێتەوە ئەو کاتی لە خێزانە لە ماڵە ئاسوودە بووم لە دەرەوەش ئاسوودە ڕاستە چونکە ئەو پاوەڕم پێ بەڵێ کاک دکتۆر پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم دەفەرمێت بەردەوامیدان بە گوناهکردن ئەبێتە مایەوەی کە ئەم دڵە ڕەشە بێت بەردەوامیدان تەشبیهەکەمەوە بە خۆشەویستی نێوان هاوسەران بەردەوامیدان بە شەڕ و فەرتەنی نێو ماڵ ئەبێتە مایەوەی کە وردە وردە ئەم دڵە ڕەش بێت خۆشەویستی تیایدا خاڵی بێت بەرامبەر بە یەکتری لە نێوان هاوسەراندا هەر قیاسێکی زۆر جوانە لەوەی کە دڵەکان وابوو بەرەو تەلاقی عاتیفی ئەڕوا جیابوونەوەی سۆزداری ڕاستە لە ژێر سەقفەکان بەڵام پێکەوە نین حزوریان نییە بێکەوە لەبەرەوە دائیمە بیر لەوە بکەمەوە ئەگەر بە یەک نمونی جوانی گریچاپمان لە کتێبەکەی باس لە کەیسێکێکە بەمە کۆتایی بەم قسەی بێنم ئەتوانین چونکە فەرمودان کاتەکە کەم ماوە گریچاپمان ئەڵێ کەیسێک هاتە لام زۆر کێشەی هەبوو لەگەڵ خێزانەکە دائیمە باسی کێشە و پرتەو بۆڵیان کرد وتم من تەنیا 2 هەفتە بۆ مودەی 6 مانگ بەردەوامبی لەگەڵما ئەم کەیسە بەڵام تەنیا بۆ 2 هەفتە بڕۆ ئەو دەستەواژە ستایشانە کە بە خێزانەکەتی ئەڵێی تۆماریکە و بۆم بنووسە و ئەو نیگەرانی و گلەیانەی کە لە خێزانەکەت هەتا بەوی مەڵە بۆ منی بنووسە بیهێنەرەوە بۆ من بۆی ڕێگەچارێکین لە جیاتی ئەوەی بەم دەستەواژەیە بۆی بەکاربێنی گلەیەکان بە شێوازێکی تر پێت ئەڵم بە چ شێوازە و بە چ ڕێکارێک گلەیەکەی پێ بگەێنی ئەڵێ هات ئەم تەکنیکی بەکارێنا 2 هەفتە وتم بۆ هەر هەفتەیەک هەفتەکە بە کاملی تۆمارکە هەرچی ستایشەکەی ڕۆژانەیە ئەمەم پێوتو ئەمەم پێوتو مە ستایشەکانە ئەم گلەی و ناڕەزایانم لێ هەیە گلەی ناڕەزایەکان لە کتێبێکی تر لە دەفتەرێکی ترە لە پەڕێکی ترا نووسیومە بەوم نەوتووە دەرم نەبڕیوە ئەڵێ نەگەیشتینە 6 مانگکە خێزانەکەی چونکە من ئەڵێم کاتێتەوە خێزانەکە بگۆڕی خۆ بگۆڕە ئۆتۆماتیکیان نەوەی گۆڕێ ئەگەر منەمێ بەرامبەرەکەم بگۆڕم خۆم بگۆڕم ئەڵێ نەگەیشتینە 6 مانگ
ئەو کاتە زانیمان کە ستایشکردنی یەکتر معجیزە ئەخۆڵقێنێ گلەیکردن لە یەکتر دڵەکان برینانەکە و یەکێک لەو تایبەتمەندیانەی کە قەنەعەتم پێی نییە هەتا لە پەروەردەشە ڕەخنەی بنیادنەریش قەنەعەتم پێی نییە چونکە هەموو ڕەخنەیەک بە بنیادنەریشەوە تێکشکێنەری پەیوەندیە. دەست خۆش خۆش بێخوا دکتۆریان دکتۆر پێژەکەمەلی ڕۆژگاری خێزانی وڵسای زام کۆش لە ماکەدا زۆر بەخێربی سپاس بۆ کاتە زێڕێنەی بێمەتان بەڵێ خۆشەویستانمان بۆ هیوایی کە تەبایی و خۆشەویستی باڵکێشە بە هەموو خێزانەکاندا ئینشاءالله